جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان کاک نعمەت پێش ناوبڕەکە بەسیەوە مەکرد ئایا ئەو یاسایانە گەڕانەوەی و یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە تا چەند یاساین تا چەند نایاسایی هەر یاسایەک هەر پرۆژەیە کە لە پەرلەمان خوێندنەوەی بۆ دەکرێت پێشتر دەبێ ئەمە لە حکوومەت هاتبێ ئەو پرۆژە یاخود ئەندامی پەرلەمان پێشکەشی کرد بێ یاخود زۆر ڕێکخراوی شەیە لە ڕێگەی حکوومەتەوە پێشکەش دەکەن کە ئەو یاسایە هاتە بەردەمی پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا کەواتە ئەوە بووە ملکی پەرلەمانی کوردستان ئیشی لەسەر دەکا لە ڕێگەی لەژنەکانی خۆی لە ڕێگەی کۆڕ و کۆبوونەوە و سمیرار و لە ڕێی ئەو بابەتانی کە هەیە ئێمە قسەمان لەسەر ئەوەی ئایا چەند ئەو یاسانە بە جوانی دێنە پێش و چەندی ڕاست کرایە و چەند ئیشی لەسەر کرایە و پرسوڕا چۆن بووە ئەوە شتێکی کەیە بەڵام کە خوێندنەوەی دومی بۆ کرا هەر یاسایەک دەبێتە یاسا یعنی ئەوە دەڕواتن بەڵام لێرەدا یەک شتی گرنگ هەیە ئێمە لە کوردستان مەسەر پەرلەمانی کوردستان خۆی مشکلەکە لێرە ئەوەیە ئێمە هەندێک بڕیار دەدەین دوای ئاگامان لە بڕیارەکانی خۆمان نییە چیمان کردوە چووکە لە دوای خۆپشاندانەکانی ناوچەی سلەیمانی و حەفدەی شوبات کە پێدەڵێن لەوێ پەرلەمانی کوردستان هەندێک بڕیاری دەرکرد ئێستا ئەو بڕیارە بوویتە ماڵ لەسەر پەرلەمان بوویتە ماڵ لەسەر هێزە سیاسیەکان بوویتە ماڵ لەسەر هەمووی کۆی سیاسی باشە ئێستاوان خۆیان باسی ئەوە دەکەن لە خاڵەکاندا هەیە ئەو کۆدەنجی لەسەر یاسا بنەڕەتیە گرنگەکان ئەوانەی ڕەهەندی نیشتیمانی هەیە نەتەوەیی هەیە پێویستە هەمومان کۆک بن لەسەری ئێستا گرفتەکە لێرێت مەسە تۆ ئەو بڕیارەت داوە ئێستا تۆ جێبەجێ ناکەی بۆی ئەم گلەیە ئەو قسانە دێتن بەڵام ئەگەر بینە سەر واقع لە هەموو دنیادا ئێستا مەسەرەن واتە دەبینی لە مەسر چۆنە ینی کە ڕئیسی مەسر دەیویست دەستور ئیستفتای لەسەر بکرێ بۆ چە هەراوهۆریا و چ مەشاکلشی ناوە ینی ئەو کارانە ئەو یاسانە بەڕاستی پێشوەخت پێویستە بەڵام ڕئیسیش پەشیمان بۆ پێشی عیب نەبوو ئەسلەن لە عیبە لە سیاست نییە خۆی سیاست چییە لە کوردواری خۆ معنای تایبەتی خۆی هەیە ینی سیاست ئەوەی نەبێ بەرژەوەندی تەواوە مەسە ئیتر بەرژەوەندی حزب بێ بەرژەوەندی میلەت بێ یعنی یاسا تۆ باسی یاسا و طبعا دەستوریش مەبەستە دەستورەکەشە ئەو یاسای کەشێ مەسەرێ زۆر یاسای کەشەیە ڕەهەندی نیشتیمانیە پێویستە ئێمە لە کوردستان تازە ئەزمونونەکەمان بەڕێوە دەبین تازە دەمانەوە ئیتیفاق بکەین تازە ئەو دەرفەتە بقۆزینەوە کە پێکەوە ئیش بکەین بەڕاستی ئەگەر بمانەوێ دڵ و دەرمان پێکەوە متمانە پەیدا بکەینەوە ساب بێ بێگەر نەبێ خەیری چییە بە ئەنی خۆدینیا خرانابێ با کۆدەنجەکە بێ لەسەر مەسائلەکان چووکە تۆ نایدۆڕێنی دەیبێوە دائیمان هەر کەسێک هانا بباتە بەر چاکسازی خۆی و با چاکسازی میلەتەکەی یعنی ئیشی چاک هەڵوێستی چاک بردنەوەی ئەوە لێرەدا ئەو یاسانە ئەوای دەبی کۆدەنجی هەبی ئەوە زۆر گرنگ نەک دەبی ینی پێویستە کۆدەنجی هەبی و ڕێککەون ئەمەش لە چێ معنای ئەوە نێت تۆ ئەندامی ئەو ئەندام پەرلەمانەی کە خەسرۆ باسی کرد خاڵشی زۆر گرنگە ئێمە نەقسێکی زۆر گەورە هەیە ئێستا بڕۆ شیعەکان لە بەغدا لە پەڕان کامە کەسی بە قووەتی خۆیان هەیە دایانناوە لە پەرلەمان ئێمە ڕێزم هەیە بۆ ئەوانە ئێمە خەڵکەکانیمە نارێت زعیفن بەڵام زعیفیان کردوونە یعنی وایان زعیب کردونێک خۆیان ئێمە ئەو ڕۆکۆبرۆکمان لەگەر ئەندامانی خۆمان لەوانە ئەوانی لە بەغداش بوون بزانە چ باسیارەکە هیچ هەماهەنگێک نییە هیچ تەنسیقێک نییە لەگەڵوان یعنی ئەو شخصانە ئەگەر بێت و بڕیار بەدەست بن دەتوانن بڕیاری لەسەرەوە بدە ئەگەر پەرلەمانی کوردستان ئەو شخصیەتە گەورانە ناو حیزبەکان لە ناو پەرلەمانی کوردستان بن ئەو یاسانە دەتوانن لە ڕووی سیاسی لە دەرەوەی پەرلەمان ئیشی لەسەر بکەن دوای بینە پەرلەمان زۆر بە ئاسانی تێپەڕ بەڵام بینە مەسەلەی دەستور وەرە زۆر قسەی لەسەر کراوە دەستور خۆی دەستور تەنیا پەرلەمان دەستور ملکی هەتا نەدرێتە ڕفرانەوە و ڕاپرسی گشتی معنەیە و ملکی کەس نیە و ملکی ملەتە ینی ئەوە نییە پەرلەمان بڵێ من ئەو دەستورە ئێمنە و نابی جارشکە بێتەوە لای من و من جارشکە قسەی لەسەر ئەوە بەو شێوە نیە یاسایەک دەرچووە بۆ ئەوەی ئەو ڕاپرسی لەسەر دەستور بکرێ پەرلەمانی کوردستان دەتوانانی یاسایەکەی خۆی بگۆڕێ نەک ئەو دەستورەکە بگۆڕێ یعنی مشکلەکە لێرەدا ئێمە و کوێشێتی پەرلەمان ئەمە دەبیستی نەڵێن گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان بێڕێزیکردنە لە پەرلەمان ینی دکتۆر کەمال لە چاپێکەوتنێکی NRT باسی ئەوەی کرد کە ئەمە
بێڕێزیە بەرامبەر بە بڕیاری پەرلەمان بەرامبەر بە پەرلەمان من بەس من دزای چی دەڵێم گەڕانەوەی هەر شتێک کە خەڵک داوا لێ بکە ڕێزگرتنە لە ڕێی خەڵک ڕێزگرتن لە هاوڵاتی خۆمان ڕێزگرتنە لە کۆدەنجی ئەنی بۆ ئێمە وای لێ بکەین چی تێدا دەستورێکە بەڵام ئایا دەستور بۆ تەزیل بووە ئەگەر گەلی کوردستان دەبێتە خاوەن دەستور پێویستە ئیشی لەسە بکە ئێستا ئێمە ئەو دەستکەوتانەی کە ئێستا بەدەست کەوتووە پێتان وایە لە دوای 2023 نەخێر ئەگەر بێت و پێش 2023 لە دوای ڕاپەڕین پەرلەمانمان نەبایە حکومەتمان نەبایە ئەو هەموو یاسایمان نەبایە بە ئاسانی هەروە ئەو هەموو دەستکەوتانە لە دەستوری هەمیشەی عێراق جێگیر نەدەکرا بۆیە دەڵێم دەستور ببوورێ ینی دەستور شتێکی کە هەیە ناسێتن ئایا خارجیە یاخود ئۆپۆزیسیۆنە یاخود خەڵکە هەتا ئێستا تاوان من بەڕێی خۆم ئەمە لایەنەی دەرەوەی هەرێمە پرسیارە بیتەوە کێیەکەوە ئەکات نەچێتە ڕیفرەندۆمەوە دەستور زانی دەستوری جارێ ئێمە دەوڵەت نین ئێمە هەرێمێکین بەشێکین لە عێراق لەو دەستورە باسی زۆر شت کراوە کە هێشتا لە دەستی ئێمە نییە لە دەستورە کە دەڵێت سنجار بەشێکە لە کوردستان بەحشیقە بەشێکە لە کوردستان خانەقین بەشێکە لە کوردستان تۆز خرمات و بەشێکە لە کوردستان تەنانەت بەرتڵە و تلکێف و کۆمەڵک شوێن دیکەش بەشێکە لە کوردستان کەواتە مخالەفەی دەستوری هەمیشەی عێراق یعنی هەندێشت هەیە ئێمە لەو دەستورە باسمان کردووە کە احتیمال لە هەروەکو هەواڵ گوتی لایانی دەرەکیش هەبن کە نایانەوێت ئەو دەستورەیان ئیعلانکردنی ئەو دەستورە ببێتە کێشەیەک لە قۆناغی ئێستادا بەڵێ با کاک برزۆش قسەکەی خۆی لەسەرەوە بکە گەڕێمەوە لات کاخەسە زۆرم تۆزێک پێم سێرە لایەنی دەرەکی هەبێ بتوانێت تحکومکە بە مەسەلەی دەستورکە مەسەلەی تاو خۆماڵی و نیشتمانوونەتەوەیە و ئەگەر لایەنی دەرەکی شەیە ناوێت دەستورەکە تێپەڕێندرێت لە ڕێگای کام لایەنی کوردستان و دی ئەمبەر بەست و عەرقەڵێ دروست دەکات ئەمە یەک دوو ئەدی بەشی زۆری حزب و لایەنە سیاسەکانی ناو پەرلەمان و شەقام بەشێک لە شەقام چکۆم جارێ دەڵێن بەناوی شەقام با ئۆپۆزیسیۆن قسە نەکات بەشێک لە شەقام و حزب لایەنە سیاسەکان داوای جێڕانەوەی دەستوریان نەکردووە قابلە بەشی ئەوەندە دەستگای معلوماتی و هۆشیاری سیاسی ئەوە نەبێت کە داوای شتێک دەکەن بەڵێ تۆ ئامانجێکی نەتەوەیتە بەڵێ شنگار باشێکە لە خاچی هەرێمی کوردستان تۆ ئیشی بۆ دەکەی بۆیە پێم وابێ ئیشکالێکی تری ئەم حاڵەتەیان پارتی بە زۆرێک لە زۆرەکان لە دەرەوە ئەوی جماع بوو جارەکەی تری باسمان کرد لە دەستوری هەمیشەی عێراقەڵێ نابێت هیچ بڕگە و یعنی یاسایەک لە دەستوری هەرێما لەگەڵ جیاوازی من لەگەڵ ڕێزمنا پێم وانە پێم وابی ئیزماعەکە دروستیش بوو ئێساش ئیزماعەکە دروست بووە پارتی بە زۆرێک لە زۆرەکان لە دەرەوەی ئیزماعەیە ئەمانە ئیشکال نییە چونکە من تقریبان ئێستاوە ئەوە ئیسارەی نوێ و ڕژانی نوێ شتانە باز دەکرێت تا ئێستا باز نەکرابوو بۆ ئێوە لە دەرەوە ناتانەوە دەستورە بگەڕێتەوە چۆن ئۆپۆزیسیۆن داوا دەکات لەگەڵ ڕێزم مقاتعە ناکەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوا دەکەن لەگەڵ ڕێزم مقاتعە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوا دەکەن و یەکێتیش لە بەلاغەکەی لە کۆبنەوەکەی یەکێتی گۆڕان داوا دەکات کەواتە پارتیان نایەوێت هیچ هێلی سوورمان لەسەر دەستور نییە ئێمە هیچ هێلی سوورمان لەسەر دەستور نییە دەستور دەبێت فعلا مناقەشەی بکرێتن هەر بڕگەیەک هەر فەقەرەیەک لەو دەستورە جێی مناقەشەکردنە پێویستی بە مناقەشەکردنە ئەگەر پێویستی بە چۆن نایکەن دەیکەین کاکە بەڵام کۆمەڵێک تەرتیبات پێویستە خەڵکی یاسایی هەیە پەرلەمان هەیە دەبێت ئەو کتلانەی کە لەناو پەرلەمانن ئەو مناقەشەیە کاکلەکەی دیاری بکەن اینجا مۆزەعەکە بۆ ڕژێنن ناکرێ هەر کەسێک هەڵسە لەو لاو لێ دەستور وایە بێ دەستور وابێ دەستور شتێکی کەم نییە هەر کەسێک نییە حالە تەرەفی سێمیش تەرەفی سێمە بەس هەر ئەمریکا نییە کاکە یان وڵاتانی دەرەوە کە لە عێراق بوون وەختی خۆی حکوومەتی عێراقش چونکە ئێمە هێشتا بەشێکی لە عێراقە یعنی لە دەستوری عێراقی دەڵێ ناوچە جێنا کۆکەکان تو لێرە کردوتە شتێکی دیکە یعنی هەندێک شتێ دەبێت تەرتیباتی بۆ بکرێت دەبێت تەرتیباتی بۆ بکرێت پێش ئەوەی إقرار بکرێتن بکەواتە مادام إقرار ناکرێت بۆچی تعدیلی ناکەن دواتر إقرار بکرێت بۆ ناگەڕێتەوە پەرلەمان قسەکە ئەمەیە کەس دژی ئەوە نەبووە کە مناقەشەی بڕگەکانی دەستور بکرێتن ئێمە وەکو پارتیش لەگەڵ ئەوەین کە هیچ هێلێکی سوور لەسەر مناقەشەکردن لەسەر بڕگەکانی دەستور نەبێتن و هەموو لایەنێک شتێکی ئەوەندە گرنگە دەبێت تەوافقێکە بێتن هەروەکو چۆن بۆ شتی دیکەش مەسەلە تۆ سبەی بەیانی تۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی تایبەتت بۆ کوردستان دانا خۆ ناکرێت یەک لایەن بەتنێت تەحەکمی پێ بکاتون یەک لایەن بڵێت وا خۆ دەبێت پێشوەخت
جۆرە تەوافقێک لە نێوان لایەنە سیاسیەکان هەبێتن هەروەکو چۆن ئەوەی لە بەغدایە یعنی دەبێت هەموو لایەنە سیاسیەکان حەز بکەن کە ئەوان بەشێکن لەو کۆمسیۆنە بۆ ئەوەی فعلەن میزداقیەتی هەبێت. کاک برزۆ زۆر جاربەس لەوە دەکرێت کە ئەم مەسلەی دیجلەکەەوە وروژێنراوە لەم کاتەیە یاخود گەورە کراوە زیاد لە حەجمی خۆی بۆ ئەوەیە ینی زۆر جار گوێمان لە مالیکیەکە ئەم قساناکە یاخود لایەنەکانی بەغدایە باسیێماکە بۆ ئەوەیە کە کێشەکانی هەرێم بچێتە دەرەوەی هەرێم. ینی تۆ پێت وایە کە وەکو هەندێک چاودێریش باس لەواکە ئەمە دووکەڵێکی گەورەیە نەک ئاگرێکی گەورە بێ لەو ناوچانە. من بەر لەو جوابی ئەو دەم و دوو خاڵ بە کورتی دەڵێم یەک بمانوێ نەمانوێ عراق لە ژێربەندی هەفتەمە تا ئێستا ئەمە یەک دوو هەموو چاودێریشی سیاسی حزبی ناحزبی ئەگە تۆزێ بەدیقەت و بەبێلایەنانە بەدیقەت و بەبێلایەنانە سەیری وەزعی عێراقی دوای ڕوخانی سەدام تاوەکو ئێستا تەرکیبەی عێراقی دوای ڕوخانی سەدام تاوەکو ئێستا سێری ئەم تەرکیبەی عێراق بکە تحملی شەڕناکە عێراق کە لەلایەک لە ژێربەندی هەفتەمە لەلایەک تەرکیبەی عێراق تحملی شەڕناکە بۆیە پێم وابێ جگە لە ژاوەژاوێکی سیاسی شتێکی ئەو تۆ نەبوو بەڵێ سیناریۆیەکی سیاسی بوو بەڵام ئێمە چۆن تەعاملمان لەگەڵ ئەمە کرد من پێم وایە لە بەرامبەر ئەوەدا بەڵێ من ئەعلامی شەڕم بەدی کرد ئەو ڕۆژە لە شوێنێک لە شوێنەکان گۆرانی بێژیان برد بوو شایی و هەڵپەرچە لە جەپەکانی شەڕ ئێمە خۆ لە جەپەی شەڕدانین ئەسڵەن باشترین بەرەنگار بوونەوە بۆ ئێمە بەڵێ ئێمە ئۆپراسیۆنی دیزل ڕەت دەکەینەوە بەڵێ ئێمە پێمان وایە حکوومەتی مەرکەزی وا دەکات ماچینەیەکی ئەعلامی ئینتخابیە بەڵام وەکو ئێمە وەکو کورد کە خۆمان تا ئەمڕۆ اختیاریان هەڵمان بژاردووە لە عێراقی ئیتحادیدا بژین ئێمە لە وڵاتێکدا ناژین لەگە مرکز بکەنەوەی شەڕۆ بۆیە ئەوەی حکوومەتی مرکزی دەکە تەنها ماچینێکی ئەعلامی ئینتخابیە بۆیە پێما بێت تەعمیمی ئەم فکرەیە پەخشکردنی ئەم جوابە بۆ ئێمە کاریگەری باشتر کەواتە مامەڵەکردن لەگەڵ ئەم کێشەیە ڕاست بوو ئەو شێوە مامەڵەکردنیان مامەڵەکردنێکی هەڵە هەبوو لەگەڵ خۆی نەتیجەکە بوو جارێ وەوتم ئەمە نەتیجەیە ئەمە سەبەب نییە ئەسبابەکان ئەوە بوو بمانوێ نەمانەوەی زەڕیبەی هەڵەکانی سیاسەتی دەسەڵات هەرێمی کوردستان بوو لە بەغدا پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا پەیوەندی مؤسساتی نین دوو کۆمەڵک فایلی معەلەقەیە جەیش نەفت هەندێک پەیوەندی تایبەتی نەماتوانیوە ئەوەی کەین هەردوو حزبی حکومڕان ئەگەر بە زۆرێک لە جۆرەکان تەهمیشی ئۆپۆسیۆنیشان دەکرد بۆ ئەوەی ڕەئی و سەرنجی ئۆپۆسیۆن دەور نەبینێت لە چۆنەتی مامەڵەکردمان لەگەڵ بەغدا بەڵام هەندێک جار خۆشیان هاوڕان نەدەبوون ئەم جۆرێک لە هاوڕان نەبوونە ئەم جۆرێک لە درزە اینجا بمانەوێ نەمانوێت سەراحەتێکی تاڵەو دەبێ ئەترافی پێکەن ئەم دابەشبوونە ئەقلیمی هەردوو پارتی فەرمانڕەواش هەموو ئەوانە وای دەکرد کە نێوماڵی کوردی نێوماڵەکە بانێ ئەم جارێ مەسەلە چاکسازەکەی بەڵام گوتاری سیاسی کوردیمان موحەد و بەهێز نەدەبوو بۆیە بە جۆرێک لە جۆرەکان بە هەڵە مامەڵە لەگەڵم حاڵتە دەکرێت. بێمەلایکە خەسرە لە بەرەوەی قسەکان تۆزە پەیوەندی بە مەسلەی بوونی کورد لە بەغدا هەبوو یعنی پێت وایە ئەو هەڵە استراتیژیانی یاخود ئەو هەڵانی کە کورکردوتی لە بەغدا ئێستا ئەمە نەتیجەکەیەتی کە بەو جۆرە مالکی بەرەنگاری کورد بێتەوە هەڤال بەرزۆ پێشێکی وتی هەردوو حزبی فەرمانڕەوا بەرپرسیارن لە هەموو ئەو فایلانەی معەلق ماوەتەوە لەگەڵ بەغداوە لە جێبەجێنەکردنی مادەی 140 ئەگەر خوا نەخواستە لەشکری عێراقی بچوبایە دووز و کوفری و نازانم کوێی بگرتبایە هەر دیسان تۆمەتباری هەردوو حزبی دەسەڵاتداریان دەکردەوە کە کەمتەرخەم بوون کە لە ئاستی پێویست نەبوون کە لەشکریان و پێشمەرگەکانیان وەکو پێویست ئامادە نەبووە دیسان گلەیی دەکرایەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان من بە تەسەووری من ئەمە هەموو جا دەڵێین کورد هەردەم دۆڕاوە لە هەردەم فێری لێکراوە هەردەم دۆڕاوە هەردەم کەرکووکمان دۆڕاندووە لەبەر بێ ئامادە نەبوونی خۆمان بە تەسەووری من ئەو هەنگاوەی کە سەرۆکاتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پێشمەرگەی کوردستان نایب وەکو ڕەدێک بۆ ئۆپراسیۆنەکانی دیجلە باشترین هەنگاو بوون و سەرکەوتوترین هەنگاو بوون و ئەو ئۆپراسیۆنانەی دیجلە شتێکی نوێ نییە لە ساڵی 2008 ئۆپراسیۆنەکانی نینەوە دامەزرا هەمان ڕەفتار بوو هەمان هەنگاو بوو هەنگاوەکەش بە سەراحەتەوە بیلێم دەیانەوێت سنووری دەسەڵاتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ مێژووی 19 سێی 2003 واتە سنووری هەر سێ پارێزگای دهۆک و هەولێر و سلێمانی یعنی سنووری دەسەڵاتی لەشکری عێراقی بێتەوە تا قوشتەپە بێتەوە تا شیفشرین لە شێخان بێتەوە تا ئەو شوێنانەی کە لەشکری عێراقی تیا بووە پێش ڕوخانی سەدام لە 2008 کە ئۆپراسیۆنەکانی نینەوە ئیعلان کرا کەواتێ سەمە قسەکەی کاک برزۆ نییە کورد خۆی لە بەغدا هەڵی کردووە کە
بۆ نمونە لە 2023 کێشەکانی حەسم نەکرد آخر کورد بە تەنیا لاعب نەبووە لە ساحە لە لاعبێکی 2023 بەهێز بووە. نا لە 2023 چی هەبوو تەماشاکە لە 2023 بریمەر حاکمی مطلقی عێراق بوو خۆی حکمی عێراقی دەکرد و خۆی فەرمانی دەردەکرد سوپای عێراقی لەغو دەکرد مەجلسی حکمی دادەمەزراند حکوومەتی محلی لە هەموو محافظەکانی عێراق دامەزراند لە هەر محافظەیەک جەنەرالێکی دانا بۆ حاکمی مطلقی ئەو محافظانە بوو تا ئەو وەختەی ینی دو-سێ ساڵی پێچوو تا اینجا وردە دەسەڵات ینی درایە عێراقیەکان و تا دەرچوونی هێزەکانی ئەمریکیش لە عێراقا دەسەڵات هەر بەتەنهایی عێراق نەبووەوە لە ساڵی 2008 لەشکری عێراقی کە هاتنە مووسڵ هاتن بازگەیەکیان دانا لە شوێنێک پێی دەڵێن سادە و بەعوێزە کە لە ناو سنووری قەزای شێخانە ئیتر ئەو ڕێگایش ئەو ڕێگایە کە پێشمەرگە پێی داهات و دەڕۆیشت دیسان وەکو ئێستا کە ئۆپراسیۆنەکانی دیژلە سەرۆکی هەرێم عازیدا پێشمەرگە بێنە ئەوێ و خەریکی ڕوبەڕووبوونەوە بوون لە ئەو شوێنە ئەگەر لایەنی سێم نەبایە ئەمریکیەکان لە ساحە نەبانەیە لەوانەیە ئەوسا ڕووداوڕی بدابایە لە نێوان هەردوو لایەنە بەڵام چونکە ئەوان لە ساحە بوون و بەهێز بوون ئیتر فیکرەی ئەوەی سێلایەنە بەڕێوەبردننی ئەو شوێنانە بکەن و شتەکە خاو بکەنەوە تا بە شێوەیەکی سیاسی و بە دیالۆگ ئەو کێشانەی ناوچەدا بڕاوەکان چارەسە ئەوەی کاک خسرۆ گوتی تعاملێکی باش لەگەڵ ئەم قەزای کراوە هێزەکانی پێشمەرگە جۆڵێنراون ئەی ئەمە دیسان هەڵی سیاسەتی دەسەڵات هەرێمی کوردستان خۆ لە ساڵی 2010 لە جەرۆلا و سعدیەش کە هێزەکانی پێشمەرگە ماکشاندەوە هێزەکانی جێش عێراقی لێومانەوە ئەمە یەک دوو ئەوەی تۆ دەڵێ بەڵێ ئەوەی تۆ دەڵێ احتیاتن ئەم جوڵەی بە پێشمەرگە کرا بۆی ئەگە شتێک ڕوویدابا داخلی دووز و کەرکووکبان کەواتە تۆ دەڵێ ئەمە بەیانی شەڕی عەلانکردنی شەڕە بەڵێ ئەو کاتە هەموو کوردێکی بە شەڕ دەبێت دیفاع لە منەتەوە نیشتمانە بکە بەڵام تۆ ئەی شەڕ مستەلزەماتی خۆی نییە ئەی دەسەڵات هەرێمی کوردستان ئەگەر هەمیشە خۆی بۆ ئەم ئەگەرانە ئامادە دەکات تۆ توانیوتە لە نێو خۆدا خۆت ئەوەندە بتە و بەهێزکردوێ هەندێک شتی زۆر بەسیت دەینەوە یەک تۆز ئەم تەنگژێ ڕووی داوە ناردنی سوتەمەنیە کەم کردوەوە بنزین سەری هەڵداوە تۆ خەزانی سوتەمەنی تێ لە وڵاتە حکوومەتی عێراقی لە ماوەی ئەم 19 ساڵەدا 17 فڕقی عسکەری دروست کردووە 17 فڕقی زەبەلاحی عسکەری تۆ تا ئێستا نەتوانیوە جێشەکەی هەرێمی کوردستان سوپایەکەی هەرێمی کوردستان موحەدکەی بیکەی بە سوپایەکی نیشتمانی لە ڕووی مەوادی غذاییەوە دەسەڵات هەرێمی کوردستان لە حاڵەتی شەڕدا توانیوەتی چەند سایلۆیەک دروستکە خەزنی مەوادی غذایی تێدا بکەمە بەسم لە گەرمجۆی کە مادی ئەساسی خۆراکان لە وڵاتەدا کە تۆ ئامادە باشنی بۆ شەڕ ئەی چۆن دەی ئیعلامی شەڕ پەی ڕەو دەکەی دەڵێ احتیاتە مچوومەتەوە وەرە تۆ ئەوانە وەکو مستەلزەماتی یا مقەوماتی هەر هەرێم و وڵاتێک بۆ ئەوەی لە حاڵتی شەڕدا بتوانێت خۆی پێ بەهێزکە ئەوانە دروستکە ئەی کەواتە ئەو احتمالی جەنابەت دەڵێ ئەگەر ڕاست دەرچووبە ئێمە زۆر لاواز دەبووین چونکە ئەو شتانەی باسم کرد هیچمان نیە نە سایلۆمان هەیە نە خەزانی نەوتمان هەیە نە جەیشی وەتەنیمان هەیە تعبیەی جەماهیری باش کراوە تعبیەی ئیعلامی کراوە تعبیەیەکی جەماوەری باش تعبیەیەکی عسکەری باش کراوە واحتمالات صراحتك احتمالات تفاصيلك لا جنابة نبي بابا تفاصيلك زور دبي بتشي يك مداخله معي سايلو بنايش زور بلند اگشت كان هنيش بسايلو اشكرا بس سايلو نابين من كاك احمد كاك برزو باسي لشتكر كبيوندي نيوان هريم وبغداد بيوندي كي مؤسساتي نبوه بويا ام هلانا يعني دروس بوا يعني توش لقل او رأيك پێویستە ئەو پەیوەندی نێوان بەغدا و هەرێم پەیوەندیەکی مؤسساتی بێ لەسەر بنەمای حزبایەتی نەبێ حزبەکان پێکەوە علاقەیەک بکەن و دوای کۆتایی پێبێت ڕاستیدا ئەو پەیوەندی کە باسەکرێت لە نێوان هەرێم و ناوەند خەتای چێبی ئایا ئەمە لەبەر ئەوەی کە مؤسساتی نیە یان ئەمە ڕاستە ئەمە ئەم قسانە هەموو گشتینە بەڵام ئێمە دەبێ بزانین چ بکەین باشە خۆی کەلەکەبوونی کێشەکان و بە قسە نەهاتن و بە ئاگان نەهاتن و بەدەنگ و نەهاتنەوەکە لە 2005ەوە کە ئەو دەستورە ئیقرار کراوە دەستوری هەمیشەی عێراق و باسی مادەی 140 دەکا و موعیدەشی لە بۆ دانرا بوو ئێمە تەنیا ئیدارەی کێشەکانمان بەڕێ کردووە یعنی نەچوین لە هەڕوەسە بکەین و لەسەری بوەستی بڵێن ئەم دەستورە بۆ ئەم مادەیە جێبەجێ ناکرێ ئەم ئیشە بۆ ناکرێ هەمومان کەڕەکە کردووە ینی بە دوای شتەکانی کای هاتوونە یعنی اتفاقیاتی سیاسیمان زیاتر کردووە و اتفاقی سیاسیش لە عێراقدا هەموو کەس دەزانی سەری ناگرێت چونکە بەڕاستی لایەنەکانی عێراقی دەبی ئەوە هەموو کورد لێرێ خۆی بنووسی لە بجێ خۆی بنووسی یعنی هەرچێ بێ چ جەعفەری چ عەلاوی چ مالیکی چ یەکەچکە بێ شیعە سوننا مشکلەکە هەریەکە ئەوە دێتەوە سەر ڕێگامان یعنی
ئێمە ئەو کێشانەمان حل نەکردووە نەچوونە سەری باز بکەین و کە کێشەکەەوە بچین ئیدارێ بکەین و باسی بکەین و لەوێ بەجواب بین و قسەی لە سەکپی هەر کارەکە بووە کارەکە بووە هەتا وای لە هاتوێ ئێستا تۆ ناتوانێت بڵین کورد لاواز بۆ لە ئیداری ئەزەمات لە کورد بەعام کورد وایە کورد لە ئیدارە زۆر زعیفە لە ئیداری دەوڵەت لە ئیداری ئەزەمات ینی وا چاکە ئێمە لەم ڕۆیانی ئەمڕۆ کە باسمان کرد ئێمە پێشنیارێکمانەوە پێشنیارێکی زۆر گرگە هەتا کەی ئێمە دائیمەن ئەو ئیتفاقاتانی خۆمان لەگەڵ نیارەکانمان بەرامبەر ئەمە چەندین ساڵە ئەوە دەیان ساڵە ئەو سەدان ساڵە مەسەن تۆ هەر لەگەڵ حکوومەتی بەغدایان لەگەڵ ئێرانیان لەگەل تورکیا بەرامبەر دەوی واچاکە ئێستا فرسەتە ئێمە داوا بکەین UN هێزەکانی UN ئەنی کراوشینەکان بێنە سەر سنوورەکانی کوردستان لەوێ قەزیەکەمان بکەینە قەزیەکی دەولی وانەکەین بڵێ وڵا ئەوە دەیمرێنی چکاتەوە نابی ئێستا بڵێ ئێستەرم دەمانەوێ سربەخۆیمان دەوەیان ئەو دەستکەوتانەمان دوا قسە دەگەر زۆر بە کورتی دوا قسە ئەوەیە مادەم ئەو ئۆپەراسیۆن و دزلا ئێستا والی هاتو ئەو هێزی پێشمەرگە چۆتە وێندرێ یعنی باشترین حل ئەوەیە تۆ نەکشەیەوە بەبێ ینی بەبێ دەستکەوت نەکشەیەوە بەڕای من کورد زۆر دەستکەوتی مێژووی دەستکەوتووە دوای ڕوخانی سەددام تا ئێستاکە با هەندە لەسەر کردایەتی کوردیش نەدەین کە بڵێن هیچی نەکردووە و نەخێ ئەو شتانێک کە لە دەستوری عێراقی هاتووە لە مێژووی کووردا لەوەتەی هەیە شتیوە نەچەسپێنراوە لە ڕووی دەستوریەوە و لە ڕووی مەیدانیەوەش تا ئەمڕۆژ ناوچە دابڕاوەکان بە شێوەیەکی دەتوانم بڵێم نەمطلق بەڵام بە شێوەیەکی زۆر باش لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێتن بەڵام تۆ چی دەکەی لەگەڵ عقلیەتێک کە لە بەغدا هەیە ئیمانی بە دەستورەکە نییە ئیمانی بە بڕگەکانی دەستور نییە ئیمانی بە ئەو ڕفراندۆمە نییە کە خەڵکەکە خەڵکی عێراق دەنگی لەسەرداوە خودی جەنابی مالیکی ئیمانی بە جێبەجێکردنی مادەی 140 نییە ئەگەر جدین لە بەرەنگاربوونەوەی ئەم مەسەلانە ئەگە دەمانەوە گوتاری سیاسی هەرێمی کوردستان بەهێزکەین دەبێ ناوماڵی خۆمان بەهێزکەین ناوماڵی خۆشمان بەوە بەهێز دەکرێت چاکسازی ئیداری و سیاسی بکەین تاوەکو چاکسازی ئیداری و سیاسی لە هەرێمی کوردستان نەکەین وتاری سیاسیمان بەهێز نابێ هەمیشە لە تەنگیشە و ئەزمەدا دەژین بە زۆرێک لە جۆرەکان دۆڕاویش دەبین زۆر سوپاسستانەکەم سوپاسی ئامادەبوونتانەکەم زۆر سوپاس کاک نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان سوپاس کاک خەسرە و گۆران ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەروەها کاک برزۆ مەجید بەرپرسی مەکۆی گۆڕان لە هەولێر تا گفتوگۆیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ